مەقامێک لە دڵی سلێمانیدا و پڕاوپڕ لە تام و بۆیە و شارە. مەقامێک کەم مەزنە هونەرمەندی کورد هەیەنەی چڕی بێت. ئەدەب و تێکستی ئەدەبی یەکێک لە ئاجوولەکانی پەرش و بڵاوبوونیەتی بەناوکایەکانی دیکەدا. یەکێک لەوانیش هونەرە. هونەریش بە بێژانرەکانی ئەدەب توانای ئەفراندنی سەربەخۆی کەمە. مەقامی سەفەر زۆربەی شارەزایان ڕایان وایە کە زێدی لە دایکبوونی ئەم مەقامە عەجیبە شاری سلێمانیە. دوای دامەزرانی سلێمانی ئەم مەقامەش وردەوردا شەکەرە دەکات. سەرەتا بە ناوی غەمەنگێز بڵاو دەبێتەوە، چونکە لە ئەدەبی فۆلکلۆرەوە شاریان لەگەڵدا دەگونجان. بەڵام دوای گواستنەوەی بۆ ناو ئەدەبی تەسەووفی زیاتر گەشە دەکات و دەقی ئەدەبی کلاسیکی لەگەڵیدا دەگونجێنن. دەگوترێت ناوی سەفەر لە قەسیدەیەکی مەحویەوە دەگوازرێتەوە بۆ ئەم مەقامە. هەڵبەت ناوی یەکەمیش پڕ بە پێستێتی، چونکە زیاتر لە شعری ناومێدیدا بەکاردێت بە جۆرێک غەمەنگێز تاو واتاپڕترە. هەر لەگەڵ ئەمەشدا بە قەولی مامۆستا موستەفا دادار کە خۆی هەم هونەرمەندێکی گەورە و هەمیش شیکەرەوەی ڕێشەناسی ئاواز و بەستەی کوردیە، پێی وایە مەقامی سەفەر پێویستی بە دەنگێکی تایبەت و باهیبەت هەیە. بۆ ئەمە مامۆستا دادار دەنگی هۆنەری گەورەی کورد حەمە ساڵح دیلانی زۆر پێگونجاو بووە بۆ مەقامی سەفەر. مەقامی سەفەر تایبەتمەندێکی تەواو کوردیانەی هەیە بە جۆرێک زۆر بە ئاسانی لە نێوان سەدان مەقامدا دەناسرێتەوە و دەزانرێت ئەمە مەقامی سەفەرە. جیا لەوەش بەشێکی زۆری و مەقامە سونەتیانەی فۆرمولە کراون لە ناو نەتەوەکانی دراوسێماندا لە ڕاستیدا ڕیشەکەیان هەر کوردستانە. بۆ ئەم مەقامە شاری هەریەک لە شاعران مستەفا بەگی کوردی، مەحوی، شێخ ڕەزا، حەزرەتی گۆران، بێکەس و دیلان و هەردی تێیدا بەکار هاتووە. ئەوانەیە مەقامیان گوتۆتەوە زۆرن، لەوانە مامۆستا حەمە ساڵح دیلان، مامۆستا مەحموود تۆفیق شلک، ڕەفیق چالاک، هومەر زەی و حەمەی نێرگز و مامۆستا عوسمان عەلی و حوسێن گەرمیانی و زۆرێکی تریش. نگه دامنی دستی دعا دادم خاکی فریقی گو شجیری برم امجال الرقل مفو. سەفەر لە سەرەتادا تەنها لە چوارچێوەی شاری سلێمانیدا مابووەوە، بە جۆرێک تەواو هەست بەوە دەکرێت تام و بۆیە و شارە دەدات. بەڵام دواتر لە بەرجوانیەکی بە شێوێکی خێرا بە ناوچەکانی دیکەشدا بڵاو بووە. هۆمەر زەی ڕۆڵێکی زۆر کارایی هەبووە لە بەستاندارکردنی ئەم مەقامە. ئەو دەڵێت هەر شارێکی کوردی کە بە کێشی خۆماڵی و پەنجە نووسرابێت ئەوە دەشێت بە مەقامی سەفەر بگوترێت. ئەوەی کە تێبینی دەکرێت مامۆستا دیلان و مەحموود تۆفیق شلک شارەزایەکی باشیان هەبووە لەم مەقامە. مەقامە کوردیەکان زۆرن، بەڵام سەفەر یاخود غەمەنگێز غوربەتێکی زۆر جوان وێنا دەکات. هەتا دەربڕینەکەشی دەربڕینێکی غوربەتاویە. مامۆستا حوسێن گەرمیانی دەڵێت لە سەرەتادا ئەم مەقامە جۆرێک لە شیوەنگێڕی بووە، چونکە هەم دەربڕین و هەم تێکستەکانیش دۆخێکی ناومێدی وێنا دەکەن. بەواتە دەکرێت لە کاتی کارەساتێک یان مەرگی کەسێکی گەورەدا ئەم مەقامە وترابێت.
بەڵام بەهۆی جوانیەکەیەوە دواتر فۆرمێکی هونەری باڵای گرت بێت. دوجار سەفەر و مەقام و فۆرمە هونەریەکە لە هەناوی سلێمانی سەردەردێنێت و بە هەموو سوچێکی کوردستاندا بڵاو دەبێتەوە. ئەمەش دۆخێکی بێوێنەی زمان و هونەر و ئەدەب و فەرهەنگی کوردیە.